وەسانەر و هەڵوێستن وردیان بە مناڵی. من مەهاباد نەجم حەمە حەسەن معروف، تەمەنم 62 ساڵە. لە ساڵی 1962 لەدایک بووم لە کەرکووک. من لە 6 ساڵی خاڵم کە باوکم شەهید بوو خاڵم منی گرتە خۆی، ئیتر خاڵەکانم منیان بەخێو کرد. چوومە مەکتەب لە 3 متەوەستە کە تەواو بووم ویستم بچمە دار معەلیمات، لەبەر ئەوەی کەرکووک جیاواز بوو لە شارەکانی تر، ئەیانوت ئەبێ ببن بە بەعسی. ئێمەش دژی ئەو ڕژێمە بووین و نەمانەویست ئیمزای بەعسێتی بکەین و خزمەتی بەعس و ڕژێم بکەین. ئیتر من کەسیم تەواو کرد، تەقدیمی دار معەلیماتی هەولێرم کرد، وەریان نەگرتم لەبەرەوە خزمەتی بەعسایەتیم نەبوو. پێیان وتین ئەبێ هیچ نەبێ لە 6 مانگ زیاتر خزمەتی بەعسایەتیت هەبێ. وە ساڵی 80 زەواجم کرد، هاتمە سلێمانی لەگەڵ عەبدوڵڵا کەریم مەحموود. ئیتر لێرەش لە سلێمانی دووبارە من بۆ دار معەلیمات هەوڵم یا و ڕۆیشتم، قبوڵیان نەکردم. لەبەر ئەوە ئیتر نەمتوانی ببمە مامۆستا. ئیتر تەعینیش نەبووم، تەعینیشان ناکردم هەتا ڕژێم ڕووخا. ئیتر لە ساڵی 1995 من لە زانکۆی سلێمانی دامەزرام وەکو فەرمانبەر لە بەشی سیانەی ئاو و کارەبا. ئەو کاتەش ڕژێم هەمیشە لە دژی کورد بوو. ماڵێک ئەگەر کوڕی پێشمەرگەی هەبوایە عەزیەتیانە کرد، ماڵیانە برد، سجنیانە کردن. و منیش خاڵۆکانم وەکو لەبیرم بێ هەمیشە لە ڕێکخراوەکانی کەرکووکی ئەو کاتە بڵێن بەشدارە بوون و پێشمەرگایەتیشیان کردووە لەگەڵ باوکم. بەڵام ئیتر دوایی کە خێزانیان دروست کردو و ئەمانە لە ڕێخستن دانەبڕاون. دایمە دەمانچیان هەبوو لە ماڵەوە، دایمە بڵێن یارمەتی خێزانی پێشمەرگەیان ئەیە. ماڵێک لە دراوسێ خۆیان بوو، 7 ساڵ بوو ئەو پیاوە پێشمەرگە بوو، کاتی بڵێن شۆڕشی ئەیلول و ئەوانە. ئیتر نەیەتوانی بێتەوە. خاڵم مەسرەفی ئەوانی گرت بۆ ئەستۆ ئەو ماڵە ئەو خێزانی پەروەردە ئەکرد و هەموو شتێکی بۆ ئەکردن. هەمیشەش حکوومەت زدی ئەوە بووە کە تۆ ماڵە پێشمەرگە بەخێوکەی یان بڵێن خەباتێکی نهێنی بکەی، ئەوانەی هەمووی پێ بزانایە خەڵکی عەزیەتە گرت و ئەیگرتن. چەند جار پرۆسەی خوێندنمان ئەبوو بە عەرەبی، لەپڕ ئەیان کردەوە بە کوردی. ئێمە یعنی نەمانەزانی لێمان تێکە چوو کە چی بکەین. چەند جارێک لە پرۆسەی خوێندن ئەومان بەسەر هاتووە کە ئەبوو بە کوردی و دوایی ئەیان کردەوە بە عەرەبی. بۆ ژیانکردن ساڵێکیان لە هەولێر بووم لەگەڵ ماڵی خاڵم، لەبەر ئەوەی خاڵۆژنم فەرمانبەر بوو، نەقلیان کرد بۆ هەولێر. منیش لای خاڵە جەوهەرم بووم. ئەو کاتە بە ماڵەوە ئێمە ئەو ساڵە چووینە هەولێر، 1 ساڵ توانیمان لەوێ بژین. خاڵۆژنم ئیتر خاڵم هەوڵیان نەقلی کردەوە بۆ کەرکووک. لەوێ من لە 2 متەوەستە بووم، لە مەکتەبی سەلاحەدین بووم. ئەو کاتە شەهید شەهابوو، ئەوان شەهید کران، تەرمەکەیان هێنرایەوە. حکوومەت بۆی کەس بڵێن جوڵەیەکی سیاسی یا بڵێن ڕێکخراوەکانی ناو شار هینێکیان کاردانەوەیەکیان نەبێ، مەسیرەیەکی دروست کرد، ڕێپێوانێک. ئیتر هەموو بە ئەمن و بە ئاسایش و ئەمانە چواردەوری ئێمەیان گرتبوو لە مەکتەبەکانەوە، تەلەبەیان ئەبر بۆ ڕێپێوان. منیش زانیم کە ئەوان شەهید بوون. طبعاً ئێمە خێزانی ئێمە هەموومان ئەنتیمای نیشتیمانی و کوردپەروەریمان هەبووە. هەمیشە باسییان کردووە خاڵەکانم و باسی خۆیان و پێشمەرگایەتی خۆیان کردووە. ئێمە شۆک و کوردێک ئەو شتە لە ناخمانە دروست ببوو. منیش ئیتر دەسێجلی ڕەشم لەبەر کرد و کردێلێکی ڕەشم بەست و لە مەکتەبەوە کە ڕۆیشتین، گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن، ئەوەم خوێندەوە هەتا کۆتایی
3 جار خوێندمەوە، ئیتر ئەمنێکی کورد هات بۆ لام، وتی ئەوە ئەمنەکان ئەڵێن ئەم جارە ئەوە چی ئەڵێت ئەم جارە قسە بکات وانەزانی قساکەم و قسەی خراپ و ناخۆشەکەم من نەیانەزانی شارە خوێنمەوە. ئیتر وتی وتوانە ئەیگرین. ئیتر من لە دوای ئەو 3 جارە ئیتر نەموتەوە. ئێمە لەوێ لە مەکتەبی 11 ئازار بووین، مەوقعی مەکتەبی 11 ئازار لە ئیسکانە. ئێمە هەموو کاتێ تەلەبیانە کرد بە ئەتیحاد. ئێمە نەمانەتوانی بە هیچ جۆرێک چالاکیمان هەبێت. هەتا ئێمە لەبەرەوە من و خاڵۆزاکەم 2 خاڵۆزام و من لە یەک مەکتەب بووین، ئەیانوت ئەبێ بێن ئیمزا بکەن، ئیمزای ئەوە بکەن کە ببن بە ئەتیحاد. ئەتیحادیش ئیتر ئەوان دەستیان بەسەراگرت، تەسقیفیانە کرد لەلایەن حیزبی خۆیانەوە بۆ ئەوەی ئێمە ببین بە بەعسی. ئێمە نەمانەکرد، لەبەر ئەوە زۆر عەزیەتی ئێمەیانە کرد و لە خوێندندایانە بڕین بە 7 بە 4 ڕۆژ بە 8 و 9 ڕۆژ اینجا بە دزیەوە چوینەوە بۆ مەکتەب. بەو حاڵە ئێمە متەوەستەمان تەواو کرد لە 11 ئازار. عەبدوڵا کەریم پورزای باوکمە، باوکیشم کە پێشمەرگە بووە شەهید بووە. ئیتر لەلای ئێمەش و ئەوانیش هەر ئەو ئەنتیمانیشتیمانی هەبووە، چی من لە کەرکووک خێزانی من، چی عەبدوڵاش وەکو ئەوەی کە بڵێن وەکو خێزانی ئەوانیش هەر ئەو ئەنتیمان هەبووە، هەمیشە بڵێن حەزیان لە کوردایەتی هەبوو و یارمەتی خەڵکی بڵێن خێزانی پێشمەرگەیان ناوە. لەبەر ئەوە من کە شوم کرد بە عەبدوڵا اینجا یعنی بە زیاتر لە لامان ئەو شتە ڕەنگدانەوەی هەبوو. من لە ساڵی 80 شوم کردووە بە عەبدوڵا کەریم مەحموود. ئیتر ئەو ژیانەمان دروست کردووە، ئەو کاتە مامۆستا بوو، ناوی هاتەوە بۆ عەسکەری. عەبدوڵا کەریم لە ڕێکخراوی شار بوو، ئەو بە نهێنی کاریە کرد لە ڕێکخراو بوو. ئیتر بوو بە مامۆستا بە 40 دینار، وتی من ناچم بۆ عەسکەری. ئیتر ئەو کاتە حکوومەت ئەیکرد بە ئینتیدا بوو 40 دیناری ئەو سایئەیە بە مامۆستاکان ئەوانەی کە ناچن خزمەتی سەربازی ئەنجام بن. ئیتر ئێمە بەو حاڵە ژیاین و گوزەراندمان. ئیتر دوای ئەوە نەقڵ بوو، لە دوای ئەوە چوو بۆ جافەران. لە جافەران ئێمە کە بڵێن ئەهاتینەوە، عەبدوڵا تەبعاً لە ڕێکخراو بوو، نووسینی هەبوو، ئەرچی هەبوو. ئیتر ئەو شتانەی ئەنووسی خۆی نەیەتوانی هەڵیگرێ، لەبەر ئەوە من لەمانەم هەمووی ئەمدی و ئەودوی هەردوو باڵم بڵێن تەقریبەن پشت و ئەوانەشم هەمووی پڕەکرد لە نووسراو. ئەو کاتە هەڵوێست مناڵ بوو. ئێمە کە لە جافەرانە هاتینەوە لەوێ مامۆستاوی تر بە یەکەوە ڕۆشتین بۆ ئەوێ کە ئەگەڕاینەوە بە سلێمانی، ئەو شتانە من هەڵمەگرت، منم شاردەوە لە گیانی خۆما و ئەم هێنایەوە بۆ شار. مامۆستا عەبدوڵا خۆی ئەینووسی، لەبەرەوە یەکەم جار خۆپیشانی منی نەئایەوە، منیش وەکو نهێنیەک ئەبوای ئەو نهێنیە بپارێزرێ. من نەمەزانی ئەو نووسراوانە، بەڵام ئەمزانی کە لە ڕێکخراوی شارە، بەڵام قەت هەتا ئێستش لای هیچ کەس باسم نەکردووە. بەس ئیتر کە ئەییا بە من وەک ئەمانەتێک من سەیرم ئەکرد و هەتا ئەگەیشتینەوە شار لێی وەرەگرتمەوە و نەشمەزانی چی تێە، بەس ئەمزانی خەریکی ڕێکخستنەوە لە ڕێکخراوی شارە. ئێمە کە مامۆستا عەبدوڵا کە ویستی بڕواتە دەرەوە بە یەکەوە نەڕۆشتین. ئەو یەکەم جار ڕۆیشت، ئێمە بە خێزانی بردمان تا شوێنێک وابزانم کانی گۆران بوو، ئیتر دێک بوو، ڕۆشتین لەوێ، ئەومان برد بۆ ئەوێ و ئێمە خۆمان گەڕاینەوە. ئیتر تا ئەو شوێنە ئێمە بردمان کە خۆی ویستی، ئیتر گەڕاینەوە. دوای ماوەیەک ئیتر ناردی بە شوێن ئێمەیە. سەنگەر و هەڵوێستم هەبوو ئەو کاتە. سەنگەر زۆر بێتاقەتی باوکیە کرد، ئەیوت باوکم لەکوێیە؟ ئەموت لە ماڵی باوە گەورەتە. چوو بۆ ماڵی باوە گەورەیە، هاتوویت باوکم لەوێ نییە، من ناخۆم مادام باوکم لێرە نییە. ئیتر ئێمەش کە ناردی بە شوێنمانە، منیش هەر سەنگەر و هەڵوێستمە بوو، ڕۆشتینە دەرەوە. ئێمەش ماڵمان بردو، هەندێ وەسائلی کەم هەر ئەوەندەی کە پێی ئیدارە بکەی، ڕۆشتین بۆ دەی مێوڵاکە. یەکەم دێ ئێمە کە ڕۆشتینە ئەوێ بۆ خەباتی پێشمەرگایەتی، ڕۆشتینە دەی مێوڵاکە. من زۆر پێم خۆش بوو کە لەناو پێشمەرگایم، چونکە ئەو پێشمەرگانە ئەو شتەیانی ئەوان ئەیان کرد لە پێناوی میلەتا و تێکۆشانیان ئەکرد لە پێناوی ئازادیە،
قودسێتێکی هەبوو لای من، لە لای من زۆر پیرۆز بوون، هەمیشە هاتن خزمەتمەکردن، خواردنم بۆیاندا ئەنا، زۆر ڕێزمان لێگرتن، منیش و عەبدوڵاش ئیتر لەوێ من وەکو مامۆستا من چوومە دەرەوە بەڕاستی بۆ ئەوەی مەکتەبێک بوو ئێمە درا بە ئێمە بۆ ئەوەی ئێمە من لەوێ ببم بە مامۆستای شۆڕش و لەوێ دەرس بە تەلەبە بڵێمەوە. ئیتر قەدەر وای کرد لە ئاوەژێ زۆر بردومانێکی خەست بوو، زروفی لادیەکان زۆر تێکچوو، حکومەت زۆر هێرشێ کردە سەر گوندەکان، دوو کەسیان لەوێوە نرد بۆ لای ئێمەش نەمانتوانی یعنی ئەوە ڕەتکەینەوە، من نەمتوانی ئەرچی مامۆستایی جێبەجێ بکەم، بەڵام وەکو ئەوەی کە بڵێن خزمەتی پێشمەرگە و ئەوانە ئەم کرد و پێشم خۆش بوو کە ئەهاتن زۆر ڕێزم لێگرتن و هەرچیەک یعنی پێویست بواە خواردن و ئەوانە بۆمەکردن و بۆ منیش ژیانی شاخ سەخت بوو، چونکە من یەکەم جارم بۆ بچمە لادێ، بەڵام بە سەربەرزی گوزەرانمان و دواییش زۆر لەگەڵ ژیانی لادێ ڕاهاتم و هەر سەنگەر و هەڵوێستم هەبوو ئەو کاتە، دواییش ئیتر ڕەنجمان بوو. میوانمانە هات بڵێن پێشمەرگەی عەرەبە هاتن، ڕۆیشتین ئیتر ئێمە لە مێوڵاکە چوون بۆ هەڵەدن، لە هەڵەدن چوین بۆ گەڕەدێ، لە گەڕەدێش چوین بۆ قزلەر، لەوێ زۆر تۆپباران هەبوو، زۆر حکوومەت تۆپبارانی قزلەری ئەکرد لەبەر ئەوەی ئێمە جیهازێک لە لامان بۆ هی سەرکردایەتی بوو، دیارە ئەخباری کرابوو، زۆر تۆپبارانی ماڵی ئێمە ئەکرا، ئیتر زۆربەی خانووەکەمان بڵێن خراپ بوو. ئیتر جاری وا هەبوو زۆر تۆپی تێگرت، من و مناڵەکان لەبەر مناڵەکانم زیاتر کونەتارێکمان هەبوو، شەوان ئەچوینە ئەوێ، زۆریش ناخۆش بوو لەوێ کە تۆ لەناو کونەتارەیەکا بمێنیتەوە و مناڵەکان ئەترسان و ئیتر ئەموت ئێرە باشترە لێرە بین و لەبەر ژیانی ئەوان ئیتر چەند جارێ چوینە ناو کونەتارەکە خەوتین، زۆر سەرمامان بوو، خراپ بوو. ئیتر ڕۆژێکیان کە بەیانی بوو هەستاین لە ناو کونەتارەکە هاتینە دەرەوە، یەکسەر تۆزێ چوینە ویستمان سەرکەوین، هەر لە بەردەم ماڵەکەی خۆمان بوو، ئەوەنەم نەزانی کونەتارەکە ڕووخایە ناوەوە. ئیتر زۆر سوودفەیەکی سەیر بووتم، ئێمە لە ئێوارەوە لە ناو ئەو کونەتارین لە شەوەوە نووسین نەڕووخا بەسەرمانە، کەچی ئێمە هاتینە دەرەوە یەکسەر کونەتارەکە کەوتە ناوەوە سەقفەکەی ڕووخا. ئێمە لە قزلەر وەکووتم زۆر تۆپباران هەبوو، لەوێ نەمانتوانی بژین لە قزلەر، بە بەردەوامی تۆپباران هەبوو. چوین خانوویەکمان بە تەختەودار دروست کرد، لە دیوی دەرەوە بە نایلۆن داپۆشرا، لە ناویشەوە بە گونێسپیەکان هەمومان داپۆشت و بە پوش و بەتەل لە دیوی دەرەوە هەمووی پوش ڕێژ کرا و بەسترا و بۆ ئەوەی بتوانین تایە بژین. ئیتر شەوان کە ئەخەوتین چەقەڵ و گورگ و ئەمانە هاتن، گڵەکان هەڵەیایەوە بۆ ئەوەی بێنە ژوورەوە یا بۆنی ئێمەیانە کرد و ئەمانە، لەوێش زۆر ناڕەحەت بووین، نەخۆش کەوتین، چونکە کە زۆپامان هەڵە کرد زۆر گەرمە بوو، کە ئەمان کوژاندەوە زۆر ساردە بوو، لەوێش بەفر و باران زۆر بوو دایما. ئیتر لەوێوە کە ژیان لە دیەکان زۆر سەخت بوو، ئێمە چوینە گەرمیان، بەڵام من لە شار مامەوە، مامۆستا ڕۆشتە گەرمیان و ئەویش ماوەیەک لەوێ بوو، ئەنفال دەستی پێکرد، ئەنفال دەستی پێکرد، گەڕاینەوە ئێمە، بەڵێ مامۆستا گەڕایەوە، ئیتر ماڵمان برد بۆ مێرگەپان، ماڵەکانی ترمان هەمووی فەوتە بەجێمان هێشت بوون، چوینە مێرگەپان، لەوێ ژوورێکمان دروست کرد، تەقریبەن مانی 3 بوو، لە سەرکردایەتیەوە نامەیەکمان بۆ هات، هێرشی ئەنفال دەستی پێکرد بوو حکوومەت بە تۆپ و بە ڕاجیمە و بە گرتنی خەڵک و بە چیمیا بارانی هەڵەبجە و ئەوانە، و ئیتر ئێمەش نامەیەکمان بۆ هات لە سەرکردایەتیەوە، ئەمریان کرد وتیان 4 ماڵ بووین لە مێرگەپان، وتیان ئەو خێزانانە دەرکەن. ئیتر ئێمە ناچار بووین، هەڵوێست و سەنگەرمان پێبوو، سەنگەر بە پێ، هەڵوێستیش مناڵ بوو، مناڵێکی قەڵە و خرپن بوو، زۆر قورس بوو، منیش ئیتر بە هەندێک جلو بەرگشتم بۆ مناڵەکان هێنا، نەمەتوانی هەڵیگرم، وردە لە ڕێگە هەموویمان فڕەیا و ئیتر باوکیشی هەر هەڵوێستی لەسەر ملی دانابوو، کە ئەی کردە کۆڵی ئەیوت بەر ئەبمەوە، ئەگریا و ئەی قریشکان ئەیوت بەرەبمەوە، ئیتر باوکی ناچار هەری کردە سەر ملی، لەوێ لەسەر ملی ئەو تۆزێ
ئاسوودا بوو، ئەترساکەی کردە سەر کۆڵی ئەوی بەرە بمەوە، چونکە ئێمە لە شاخ بووین، لە خوارەوە دۆڵ بوو، چەنەها کەس کەوتە دۆڵەکەەوە ڕق بووەوە، مناڵبەر بۆ ڕق بووەوە. ئیتر زۆر شتی ناڕەحەتی و ناخۆشیمان بینی کە من ئەڕۆشتم بە ڕێگایە لە بری بچمە پێشەوە، زۆربەی کات ئەخلیسکام ئەکەوتم بەدەما و ئەکەوتمە دواوە. ئەموت من بەجێ بێڵە مناڵەکان دەرکە، من ناتوانم ئیتر بێم، لەبەر ئەوەی حاڵەتێکی ژنانەی ناخۆشمە بوو ئەو کاتە. لە ڕێگەش زۆر بەناو چەم و ئاو و بڵێن ڕێگەی دوورمان بڕی، زۆر ناڕەحەت بووم، زۆر ناخۆش بوو بۆ من. ئیتر کە گەیشتینە ئێران لە یەکدا بڕین، بەڵام ئیتر ڕەفیقێکی ئاگای لە ئێمە بوو، کاک جوتیار، لێرەوە زۆر ڕێزم بۆی هەیە. ئەو خانوشکە لە مێرگەپان بۆی دروست کردین، ئەو درستی کرد، چونکە مامۆستا هیچی نەئەزانی، ئەو شتە ئیشانی نەکرده بوو. زۆر سپاسیەکەین، زۆر ئاگای لە ئێمە بوو. ئەو کاتەش ئاگای لە ئێمە بوو لەگەڵ خێزانی خۆی، هەتا باوکی سەنگەر ئێمەی دۆزیەوە بە یەک گەیشتین لە ئوتێل سەقز بووین. ئیتر دوایی پارەی ناینێ شۆڕش وتیان بچن خان و بگرن، وەسائلی ناوماڵ بکڕن، لەوێ ژیانمان کرد. بەڵام من 3 مانگ لە تەبرێز بووم، نەخۆش بووم، هەموو جارێک ئەڕۆشتم و ئاهاتمەوە. ئیتر ئەمەلیات و شت کرام لەوێ لە بیمارستانی سینە، بەڵام هەر غەریبێکە زۆر ناخۆش بوو. لەوێ هیچ کارێک نەبوو، ئەگەر نازانم مامۆستا هیچ ئیشێکی نەئەکرد و مەعاشیش نەبوو، بەس ئێمە کەسوکاری خۆمان ئیتر جوابمان نارد، مەجموعەیەک پاریان بۆ ناردین، ئیتر ئەوەمانە کردە مەسرەفە، جینا هیچ ئیشێکمان نەبوو، هیچ ئیشێکمان نەئەکرد. کاتی گەڕانەوەش ئەو کاتە ئیتر شۆڕش خۆ نەیەتوانی ئێمە بەخێوکا لە ئێران، ئیتر ئێمەش 11 مانگ لە سەقز بووین. شۆڕش خۆی بڕیاریدا، وتی ئەو خێزانانە با بڕۆنەوە. لێرەش سەختی زۆرمان بینی، بڕوا بکە عەبدوڵڵا 5 مانگ گیرا لە ئەمنی عامەی بەغا بوو، کەس نەیزانی لەکوێیە. یعنی ئەمری ئیعدامیشی هەبوو، بەڵام لە پڕ سەدام عەفواتێکی دەرکرد، ئەو کاتە لێبوردنێکی دەرکرد، ئیتر بەر ئەو لێبوردنەکە و چەندەها کەسیان لەگەڵ ئەوانە ئیعدام کرد، یعنی بڵێن کە ئەو لە سجن بوو، لە ئەمنی عامەی بەغا بوو، لە شوعبەی 5 بوو. اینجا ئەوێ زۆر خەتەر، یعنی کەس نایەتە دەرەوە لەوێ لەو شوعبەیە. ئێمە کە هاتینەوە هیچ واریداتێکمان نەبوو، لە ماڵی باوکی بووین، لە ماڵی خەزورم بووین. ئیتر عەبدوڵڵا گیرا بانیان کرد و گیرا، کە گیرا ئیتر ئێمە هیچ هەواڵێکیمان نەزانی، هەتا دوای 5 مانگ خەبەری هات. تر خەبەری هات وتی لەوێ موت، بەس تەفسیرات هێنایەنەوە بۆ وابزانم بۆ هەولێر بوو، ڕۆشتین هێنامانەوە. ئیتر مناڵ دایمە لە مناڵیەوە جۆ ئەگرێت، ئێمەش کە باسی پێشمەرگایەتیمانە کرد و سەنگەریش تەقریبەن تۆزێک گەورە بوو کە 4 ساڵ بۆ 5 ساڵ و ئیتر ئێمە تا بوو بە 7 ساڵ و 8 ساڵ ئیتر هەر لەو ژیانە بووین. ئەو خۆی ئەو شتانەی وەرەگرت، هەڵوێستیش هەر وردە گەورە بوو، ئێمە هەر ئەم باس و خواسانەمانە کرد و هەر ئەو شتانەمان ئەوتەوە، ئەوان لە ئێمەوە فێر بوون و هەرگویان بەو شۆڕژێڕیتێ و ئەو خەباتە و ئەو ئەنتیمایە بۆ نیشتیمان و ئەو پاکێتیە کە ئێمە خۆمان نەدۆڕێنین، ئێمە کوردین، ئێمە ئەبێ خەبات بکەین، ئێمە ئەبێ هەمیشە لە پێناو میلەتە خۆبەخشانە هەموو شتێک بۆ میلەتەکەمان بکەین، هەرچێکمان لەدەست بێت بۆ هاوبەش بین لە هەموو ئەو چالاکی و ئەو شتە باشانەی کە بۆ ئەمڕۆی ئێمە وەکو تێشوویەک ماوەتەوە بیکەین. لە ئەستێکی لە لای من بەرزن و زۆری شانازیان پێواکەم، چونکە تا ئێستا من 5 مناڵم هەیە، هەر 5 مناڵەکەم لەخوا بەزیابێ هیچ کاتێک سەر بە ڕژێم نەبوون، هیچ کاتێک زۆڵم و زۆریان پێ قوبوڵ نەبووە، هەمیشە هەموو کاتێ لە ناحەقی و لە درڕندایەتی ڕژێم دەنگیان بەرز کردوتەوە، بیر و بۆچوونیان هەبووە، پێیان خۆش نەبووە ئەو ژیانە و ئەو حاڵە. بۆ هەڵوێستیش کچێکی زۆر، هەتا بڵێ چالاکە، هەتا بڵێ نیشتیمان پەروەرە، هەتا بڵێ بە خزمەتە بۆ کۆمەڵگا، زۆر بەرز و بەڕێزن لای من. لە ساڵی 1995 وەکو وتم فەرمانبەر بووم لە زانکۆی سلێمانی،
ئیتر لەوێ من کە نوام بوو نوا زۆر هۆگری خۆم بوو لەبەر ئەوەی ئەو دایمە ئەگریا بۆم و ئەوانە منیش نەقڵ بووم بۆ بواری پەروەردە ئەو دیراساتی عولیا بوو من بۆ مەکتەب هاتمە مەکتەبەوە وتم هەرچی چۆنێ بێ ئەو داوامەکەی کەمترە بۆی زووتر بگەڕێمەوە بۆ لای نووە ئیتر من هاتمە بواری پەروەردەوە لە 2007ەوە من لێرە لە مەکتەبی ئەردەڵان کە بناغی ئەم مەکتەبە تازە دانرا بوو مەکتەبێکی پاک بوو و لە مەکتەبی هەردی بووم لە مەکتەبی بێکەس بووم ئیتر نوا تقریبەن بوو بە 5 ساڵ و نیو بە تەنیامایە لە ماڵەوە هەمویانە چوونە دەرەوە دەوامیانە بوو ئەرچانە بوو نوام لەگەڵ خۆم برد بۆ مەکتەبی ئەردەڵان لە بێکەسەوە نەقڵ بووم بۆ ئەوەی نوا لەوێ بەجێگردا بنێم ئیتر من لەوێ حەزم لە کتێبخانە بوو خۆشم هەر زۆر حەزم لە خوێندنەوە بوو هەر بە مناڵی لە 5 ابتیداییەوە من دەسم کرد بە خوێندنەوە خاڵم لە جامیعە بوو لە بەغداد لە بەشی ئاداب ئەی خوێند زمانی فارسیە خوێند ئیتر هەموو کتێبەکانی ئەوم دایمە ئەخوێندەوە شاعیرەکان معلوماتی باشم هەبوو کتێبم زۆر خۆشەویست لەبەر ئەوە لە مەکتەبی موفتی هەر عایدی کتێبخانە بووم وام لە مناڵەکانە کرد ئەو تەلەبانە ئەهاتن نیانەزانی سەرباز چێ نیانەزانی پێشمەرگە چێ نیانەزانی ئەدەبی بەرگری چییە ئیتر ئەو ئەدەبی بەرگریم بۆ خوێندنەوە باسی پۆستاڵ لە پێمە کرد باسی خودەی پۆڵایم بۆ کردن باسی سەربازم بۆ کردن باسی ڕژێم بۆ کردن یعنی ئەوانیان نەئەزانی فێرمەکردن فێری خوێندنەوەمەکردن زۆر شتم چیرۆکم بۆ ئەخوێندنەوە ئیتر ئەوانیش زۆر ئەنتیمایی بڵین خوێندنەوە لەلایەن بەرز بووەوە دایما ئەیان خوێندەوە ئاهاتن کتێبیانە برد زۆریان پێخۆش بوو بێنە کتێبخانە ئەوە زۆر دڵخۆشیە کردم ئێستش کە تەقاعود بووم تازە ئیتر مناسبەتێکیان بۆ کردم و ئیتر ماڵاویم لێکردن مدیرەکەمان ئەیوت ئەو ڕۆژە ڕۆیشتوم غەریبی تۆم کردو و جێدەستە دیار بووە و وتم ئێستش من دڵم لای کتێبخانەیە و هەروازانم لەوێم هەندێک جاریش سەرتان لێ مەگەر بکرێ دووبارە هەروەکو جاران جار بەجارێ بێم تەلەبە بەرمە ئەوێ بۆ من هیچ مشکلەیەک نییە لەبەرەوە زۆر حەزەکەم ئینسان بخوێنێتەوە خوێندنەوە زۆر گرنگە خوێندنەوە یعنی بەرگریەک ئەکا لە جەهالەت و لە داگیرکردن و لە دەستدرێژیکردنە سەر مافی مرۆڤەکان ئەگەر بخوێنیتەوە خۆتە ناسی ئەزانی مافی تۆ چییە ئەزانی چێغەدرێت لێکە کام ڕاستە بیکەی کامە هەڵێنەیکەی ئیتر جوانیەک بە مرۆڤە بەخشیە کتێب لای من کتێب زۆر پیرۆزە ئێستش حەزەکەم هەر بەردەوام بم لە خزمەتکردنی کتێب و کتێبخانە بەنسبەت ئێمە وەکو باشوور قوتابخانێکی فکری نەبووە ئێمە فێر بکات کە وەکو ڕۆژاوە دروستمان بکات من ئێستش حەزەکەم ئەو قوتابخانەی لێرەش هەبێ بۆ ئەوی ژنەکان تەنیا ئەرچی ماڵ نەبینن ژن وەزیفەی جوانی زۆرە ئەرچی جوانی زۆرە ئەوە جوانترین ئەرکە کە مناڵ پەروەردەکە بە شێوەیەکی جوان مناڵ پەروەردەکە کە نیشتیمانی خۆش بوێ خێزانی خۆی خۆش بوێ ماڵی خۆی میلەتەکەی خاک و وەتەنی خۆش بوێ ژینگەی خۆش بوێ ئەمە لێرە بوەستێ ژن هەمیشە جوانی بە ژیانە بەخشێت ژن پشتیوانی باوکە برایە کەسە مێردە هەموو کەسێکە جوانی کۆمەڵگەیە لەوە جوانتر ئەبێت ئەگەر فکرێکی سیاسی جوانی هەبێ ئەگەر فکرێکی پەروەردەیی هەبێ بۆ ئەوەی لە خەبات و تێکۆشان هاوشانی پیاوەکان بەسەر بەرزیانە دیفاع لە خاک و وەتەن بکەن ئێمەش وەکو باشوور ژنانی ئێمەش من لە خەباتی ئەوانیش کەم ناکەمەوە چونکە هەمیشە پێشمەرگە بە پشتیوانی دێهاتەکانی ئێمە بە پشتیوانی ژنانی دێهات گوندەکان خزمەت کراون خواردنیان بۆ ڕشتووە تەنانەت ژنانی شاریش لە سلێمانیەوە لە قەزا و ناحیەکانەوە شەڕێک بوو بێ شەڕی دابان هەلات شەڕی قەیوان ماوەت لەم شەڕانەیە هەموو خواردنێک بۆ پێشمەرگە ئامادەبوو هاتۆتە دێیەکانەوە و بۆ برا پێشمەرگەکانمان هاتۆ و ژن لێرەوە لە باشوور خزمەتی کەسوکاری خۆی و ڕۆڵەی پێشمەرگەی کردووە هەمیشە بە
بەرز ئەیان نرخێنم وە ژنانی ڕۆژاواش ئەوان قوتابخانێکی فکریان هەیە بەڵام هێشتا ئێمە نەگەشتوونەتەوە ئاستە هیوادارم ڕۆژێک ببینم ئەو قوتابخانێش لێرە بۆ ژنانی ئێمە قوتابخانێکی فکری نیشتیمانی لایەنی سیاسی دەستی تێنەکا لایەنی ئیسلامی سیاسی دەستی تێنەخات بۆ ئێمەش ئەو قوتابخانەیە بۆ نەوەکانمان بۆ ئەوەی فێر ببن چەند ڕێز لە خاک و نیشتیمان بگرن. کاریگەری زۆرە بەس ئەگەر لە شوێن و لە ئەم پارچەی کوردستان بڵێن لە عێراق کە بەشێکی کوردستانە لێرە هەرێمێکە کە سەرپەرشتیەکرێ لەلایەن کوردی خۆمانەوە و سەرۆکی حکوومەتمان هەیە ئەبێ ئەوان یارمەتی دەربەن بۆ ئەو لایەنە فکریە لە هەرێمی کوردستان دروست بێت. ڕۆژاوا زۆر تەسیری لەسەر ئێمەش هەیە فکر و بۆچوونی ئەوان زۆر جوانیان پێ ئەبەخشێت و کاریگەری لەسەر بە تایبەتی ئەم نەوەی ئێستا کاریگەری لەسەریان هەیە هیوادارم خێزانەکان لیان یعنی بڵێن ڕێگریان لێنەکەن چونکە ئایندەی ئەم وڵاتە بە فکر و بە زانست پێشەکەوێت لە کۆیلایەتین ڕزگارمان ئەبێت ئەبێ ئەم نەوەی داهاتووە بە شێوەیە گۆش بکرێت کە وڵات بەرەو پێشەوە بڕوات و هەموو کاتێ خێزانەکانیش خۆیان و نەوەکانیشیان لەسەر ئەو ڕیتم و لەسەر ئەو ڕێبازە بڕۆن. ئەم شارەم نووسیەوە بۆ شەروانانی ڕۆژاوا بۆ شەهیدبوونی دێنیز بۆ ئەو شەروانانەی کە لە ژێر بەفر و لە بەرباران و چەنەها شەو نانون و خەباتەکەن پێشکەشیان بێت. شەروانۆ بەفر لە ڕۆحی تۆ دەچێ بۆیە خۆشم دەوێ شاهیدی بەرخوردانی تۆیە بۆیە لە هیچ کوێ ناکەوێ لەسەر سەر و پرچی تۆ نەبێ ئەو پرچەی تۆ تاجی شەرەفمەندیە وەک داربەڕوەکانی کوردستان پەیمانیان بەستووە لەگەڵ خاک و نیشتیمان تا ئەبن بەو دار سنۆبەرانەی کە هەر چوار وەرزە سەوزە وەک چاوەکانی دێنیز.